ئاماری پەنابەران لە ساڵی 2019دا و لە پێشمانگی 2020دا بەم شێوەی لای خوارەوە لە 2019دا 15532 پەنابەر لە تورکیا داوای مافی پەنابەریان کردووە لەو ژمارەیە تەنیا 732 پەنابەر لەلایەن نەتەوە یەکگرتووەکانە وەڵامی پێدراوەتەوە بۆی بۆ وڵامی پەنابەر بێ لە وڵاتی سێم. هەروەها جگەلەوەی بەسەدا پەنابەری تر لە وڵاتەکانی ئوردون و سووریا و میسر و ئەو وڵاتانە داوای پەنابەریان کردووە و لە هەمان ساڵیشدا 12097 پەنابەر بە مەبەستی کۆچکردیان بۆ وڵاتی ئەوروپا ڕوویان لە ئەوروپا کردووە و لە هەمان ساڵیشدا 26800 پەنابەری گەشتۆتە یەکێتی ئەوروپا و زۆرترین ڕێژەش پەنابەر کە داوای کردوێت لە ئەوروپا وڵاتی ئەڵمانیایە. بە پێی ئامارەکان وڵاتی عێراق پێنجەمین وڵاتە لەسەر ئاستی دنیا داوای مافی پەنابەری کردبێ و لە ماوەی پێنج مانگی ڕابردوودا لە تورکیا 1239 بەنیاز بوون بەرە وڵاتی ئەوروپا بەڕێکەوت. بە پێی ئامارەکان یەکێتی ئەوروپا لە ماوەی پێنج مانگی ڕابردوودا 31600 پەنابەر گەشتنەوەتە ئەوروپا کە ئاماژەیان بە ڕێگەزنامەکە نەکراوە. و سەبارەت بە ئاماری گیان لە دەستدانی پەنابەرانیش لە ساڵی 2009 لە سەرانسەری جیهاندا 2115 پەنابەر بۆ لە سەرانسەری جیهانە کە گەشتن بە ئەوروپا لە دەریاکان هایکیانیانوە لە دەریای سپی و لە بەحری ژێداکیانیان لەدەستداوە. لەو ژمارەیە 215 کەسیان خەڵکی هەرێمی کوردستانن و لەم ساڵیشدا لە مای پێنج ساڵی ڕابردوودا 1004 پەنابەر لەسەر سەرانسەری جیهان بۆ گەشتن بە ئەوروپا لە دەریای ناوەڕاست و بەحری ژێداکیانیان لەدەستداوە و لەم ڕێژەیەش 269 پەنابەری لە دەریای ناوەڕاست گیانیان دەداوە. ئەمەرەکانی هەرێمی کوردستان کە لەلایەن فیدراسیۆنی بەم شێوەی لای خوارد لە 6 ساڵی ڕابردوودا 315 وڵاتی هەرێمی کوردستان لە دەریای جەدا بەسەر وشوێن بوون لەوانە تەنیا 163 تەرمیان گەڕێنراوەتەوە هەرێمی کوردستان و لە 151 کەسان تا ئێستا بەسەر وشوێنە و هەروەها لە ساڵی 2020 بەداخەوە 21 وڵاتی تازەترینیان بوو کە لە بەحری جەدا 21 وڵاتی بوونە قوربانی تەنیا توانراوە خنکان تەنیا 6 تەرمیان گەڕێنراوەتەوە تا ئێستا 15 پەنابەرەکە لە ژێر ئاوان و ئەمە پێویستی بە هاوکاری نێودەوڵەتیە پێویستی بەوەیە کە یەکێتی ئەوروپا خۆتانزان ئەو شوێنێک کە ئەم قوربانیانەی لێ زیاتر لە 1400 مەتر قوڵاو شوێنە دیارە خۆتان دەزان بەداخەوە ئێمە وەکو پێویست خۆتان فیدراسیۆن ڕێکخراوێکی ئینسانی خێرخوازی بێلایەنە و ئێمە خۆبەخشانە هاوکارانمان هەڵدەسن بە هەموو هاوکارێک لە هەر شوێنێکی سنووری هەرێمی کوردستان و عێراق و یان لە دەرەوەش بێ. بەداخەوە لە بەهۆی کەم ئەو پرسیارەی بەڕستانەوە فیدراسیۆن نەیتوانێت وەکو پێویست بەدەم داخوازی و پێداویستی لە بەهۆی ئەو گەمارەی کە لەسەر کەمپی مەخمورە ڕاست دەکەی ژیانیان زۆر سەختە و ژیانیان زۆر نالەبارەوە بەداخەوە ئەوە کراوەتە کارتێک بەداخەوە لەلایەن دەسەڵاتدارەوە نایانە حتا ڕێگەی پێش چوونە دەرەوەیان نییە و هەروە ئەمە ئەرکی حکومەت و دام و دەستگا و بەتایبەتی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقە بە یەک دوو ڕێکخراوانی دەوڵەتیەکانە ڕێکخراوانی بەتاوێتە یەکدوەکانی UN کە ئەوان ئەرکیانە کە چاودێری کەمپەکان بکەن بەشێکی تر ئەرکی پەرلەمان و دەستگا و یاسایە بەداخە خۆتانزان لەمەرێمە لەبەرەوەی یاسا سەروەریەوە لەبەرەوەی کۆم و پێویستە هەموو لایەنەکانی تر هەموو چۆن تاجێکی هەوڵاتی ئەم هەرێمە لە هەموو شتێ بێ بەشە بەداخەوە ئاوارە و کەمپەکانیشمان لە هەموو خزمەتگەرایی بێ بەشە. ئێمە هەر ئەوە نەمان پێکراوە هەوڵ بین بەوەی داواکاری و ناڕزاتی و پێیاننامە بانگەشتنامە بنێ فیدراسیۆنەوان لە ڕێی ئۆفیسی سەرێکی فیدراسیۆن گشتی لە لەندەن لە ڕێی هاوکاران ماوە بتوانین ناڕزاتی و یادداشتێ بین بە ڕێکخراوەکان لە ڕێی UN زیاتر فشار بێنن هەم بۆ ڕێکخراوەکان فەرعەکانیان لە عێراق و لە کوردستان هەروەها فشار بێنن بۆ دام و دەستگاکانی حکومەت هێرە. Yes, that's